حکمت چیە لە با بڵێن کوشتنی مرتەددا؟ بۆ مرتەدە کوژرێ؟ بۆچی مرتەد ئەبێ بکوژرێ لەم دینی ئیسلامە؟ یەکەمیان بۆی ئەوانەی منافقن ئیتر نەوێرن نیفاقەکەیان ئاشکراکەن و مسلمانان تووشی نیفاقکەن، یعنی نەبێ بە دیاردە لەناو خەڵکیە اعتیادی نیفاق بکا و کوفر بکا و کە زەقی نەبێ بەسەریەوە، نابێ شتیوا لە ئیسلامە. شتیوا لە ئیسلامە نییە بە هیچ شێوەیە. جا بۆیە ئەوە مرتەد ئەکوژرێ، بۆی دینەکە نەبێت بە یاری بەدەست منافقینەوە بارەزی خۆیان یاری پێ بکەن، شەو بێنە ناوی بەیانی دەرچن، بەیانی بێنە ناوی شەو دەرچن. خاڵی دووەم بۆ ئەوەی ئەو پەیمانەی خەڵک لەگەڵ خوا ئەیدا بە قورس تەماشاکرێ، چونکە مسلمان بوون پەیمانە لە بینی تۆ خوای پەروەردگارە، نەکرێ و پەیمانە بشکێنی وە گوێی پێ نەدەی، بۆیە خوای پەروەردگار ئەمری کردووە بە لە ناوبردن ئەگەر شکاندت، چونکە خیانەتی کردووە لە خوا لە پێغەمبەرەکەی عەلەیهی السەلات وەسسەلام و لە دینەکەی. خاڵی سێیەم بۆ ئەوەی دین پارێزراو بێ و حرمەتی خوای پەروەردگاریش پارێزراو بێت، چونکە ئەگەر بێت و هەموو کەسێ وەرگەڕێ لە دین و هیچی لێ نەکەنەوە لە هەموو ماڵەکە چەند مرتەد دەبێ، ئەوە لە هەموو گەڕەکێکە بە گشتی مرتەد دەبنەوە، واز لە دینە هێننەوە وەختە دینەکە بۆ خۆی نامێنێ، بۆ ئێمە پاراستنی دینەکە خۆشیەتی. خاڵی چوارەم بۆ ئەوەی مرتەد بترسێ لە مرتەد بوونەوە لە ناو ئیمانە بمێنێتەوە، کافر نەبێتەوە، بمێنێتەوە. خاڵی پێنجەم بۆی خەڵکی بە کافری نەمرێ بچێتە جەهەنەم، چونکە کە حکمی مرتەد هەبوو ئەمە ترسێ مرتەد نابێتەوە، ئیتر بۆ شێوە لەسەر ئیسلام مێنێتەوە چێتە باش، بەڵام کە هەبوو نەبوو حکمەکە لابرا ئەوە ناترسێ لە هیچ، مرتەد دەبێتەوە بۆ جەهەنەم ئەڕوا. بۆیە تۆ ئەگەر حکمی ڕیددا ئیلغا بکەیتەوە وەکو دەرگای جەهەنەم بۆ خەڵکە بکەیتەوە. وەجاری وا هەیە ئینسان مرتەد دەبێتەوە بە قسە یاخود بە کردار یاخود بە بیر و باوەڕ یاخود بە وازهێنان وەکو باسمان کرد. وەجاری وا هەیە ئەم ڕیددەیە پێوترێ ڕیددەی مجەڕەدە، وەجاری واژێ پێوترێ ڕیددەی مغەلڵەظە. ڕیددەی مجەڕەدە چییە و ڕیددەی مغەلڵەظە چییە؟ ڕیددەی مجەڕەدە بریتیە لە الارتداد عن الدين من دون محاربة الإسلام والمسلمين، بریتیە لەوەی لە دینەکە وەربگەڕەی بەڵام محاربەی مسلمانان و ئیسلام نەکەی، دژایەتیان نەکەی، قەت نەبێ وەرگەڕاوی لە دین بۆ خۆ وەرگەڕاوی بڕۆ چاو دەرا، بەڵام محاربەی مسلمانان مەکە و دژایەتیان مەکە. ئەگەر هاتو محاربەی مسلمانان و دژایەتیانی لەگەڵ بوو ئەوە پێوترێ ڕیددەی مغەلڵەظە، وەکو عۆرانیەکان کە هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وشترەکانیان برد و شوانەکانیان کوشت و وەریش گەڕان لە دین، ئەوە محاربەشی لەگەڵ بوو، دزیشی لەگەڵ بوو، تاڵانیشی لەگەڵ بوو، قەتڵیشی لەگەڵ بوو، یعنی ئەگەر هەر لەبەر قەتڵەکە بکوژرانایەتەوە کە شوانەکانیان کوشت بوو شایستەی کوشتن بوون، قاچ و دەستبڕینەکە لەبەر وەرگەڕان لە دینەکە و لەبەر دزیەکەیان بوو. ئەو خوای پەروەردگار ئاەتی لەسەردا بەزانەوە إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا يقتلوا ويصلبوا وتقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الحياة الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. أواني كمحاربة الله ورسوله كيكن مرتد ابنه ويسعون في الأرض فسادا بالقتل والسرقة، يعني أكجن أدزن وكشون أوان كرديان أو پاداشتەکەیان چیان يقتلوا بکوژرێن أو يصلبوا لخاج بدرێن أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف دەست و پێیان ببڕێ بە پێچەوانەی یەکتریەوە أو ينفوا من الأرض ياخذ لەسەر زەوی نەفی بکرێن دوور بخرێنەوە. ئەمانە چیان بۆ هەیە خزي في الحياة الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم.